باشترین ڕێگا بۆ فێربوونی زمان ئەم دوو خاڵەیە کە پێتان. یەکەمیان پێی ئەوترێ comprehensible input، واتە شتێک بنێریتە ناو مێشکت قابلی لێ تێگەیشتن بێت. بۆ نمونە دانیشە بەدیار کارتۆنی زۆر سادەی مناڵانەوە، ئەم کارتۆنە ئەوەنە تەرکیزکە کە تێبگەی وە بەردەوام بە لەگەڵی تۆزێ بە هەرچیت کردووە کۆرسی قەڵبیشت خوێندووە، بە ڕێگەی خراپیش خەریکی گرامر و وشە لەبەرکردنیت، خەریکی کۆرسی زۆر کلاسیکیت، هەرچیت کردووە یەک تۆز مستەوا بۆ خۆ دروستکان لەبەرەوەی لە دوای ئەو مستەوایە تۆ ئەتوانی شوێنی ئەم یاسایەت کەوی کە ئێمە پێماوتی comprehensible input. بۆ نمونە تۆزێ زۆرکە لە خۆت ئیمیزەکەت باشکە دوای دانیشە بەدیار چیرۆکی زۆر سادەوە، ماوەیەک لەسەر چیرۆکە سادانە بڕۆ دوای سیرەکەی چیرۆکی سەر و ئەویشتێکی، ماوەیەک لەسەر ئەوی شەوە خەریکە دوای سیرەکەی لەوە زیاتر لەوە تێگی. خاڵی دوم ئەوەیە ئەبێت تۆ خۆت هەڵڵیتە ناو زمانەکە، پێڵێن immersion باشە، واتە immerse خۆ هەڵڵیتە ناوی بچیتە ناو قوڵایەتەوە، چون ئەپلیکیشن دابەزێنە، بەشداری کۆرسکە، لە یوتیوب متابعە بکە، کتێب بکڕە، گوێ لە رادیۆ بگرە، گوێ لە پۆدکاست بگرە، زۆر متابعە بکە، کاتێکی زۆری بەرێن